بە مەبەستی پاراستنی ئارامی و ئاسایشی هاوڵاتیانی دەڤەری سۆران و ڕەخساندنی کەشێکی ئارام بۆ ئەو گەشتیارانەی سەردانی هەر چوار قەزای سۆران چۆمان مێرگەسۆر ڕەواندز دەکەن لەلایەن بەڕێوەبەرەتی پۆلیس سۆرانەوە پلانێکی تۆکمە داڕژەوە کە سەرجەم ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرەتیمان لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن بۆ ڕێگریکردن لە هەر ڕووداوێکی ناخوازرا و چارەسەرکردنی لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێک. پلانەکە دەست پێ دەکات لە بەرواری 31 2017 تاکو بەرواری 5 نۆی 2017 بەم شێوەی خوارەوە. یەکەم، دانانی مەفرەزەکانی بنکەی پۆلیسی فریاکەوتن لە دەواازەی سۆران و شەقامی کاوە و ناوبازاڕی دیانە و سەر ڕێگای جوندیان و مەفرەزەکانی لە گەڕان و سۆرانی بەردەوامدا دەبن لە ناو کۆڵان و گەڕەگەکانی شاری سۆران بۆ هاوکاریکردنی بەشی نەهێشتنی تاوانی سۆران لە هەر ڕووداوێکی دزیان ڕووداوێکی تری نەخوازراو. دوو، هێزی چالەکە مەدەنیەکانی سۆران گشتی لە ئامادەباشیدا دەبن و بەشێکی زۆریان بە جلوبەرگی مەدەنی لە ناو کۆڵان و گەڕەکەکان بڵاوەیان پێدەکرێتن بۆ هاوکاریکردنی پۆلیسی نەهێشتنی تاوان. مەفرەزەکانی نەهێشتنی تاوانی سۆران بە تەواوی ئەفسەر و کارمەندانیانەوە بە پێی پلانێکی تۆکمە لە ناو بازاڕ و کۆڵان و شوێنە گشتیەکانی شاری سۆران بڵاوەیان پێدەکرێتن بۆ ڕێگریکردن لە هەر ڕووداوێکی دزیان ڕووداوێکی تری نەخوازراوە.